بەڵێ من لە ئێستادا لە پێش بنکەیەکی دەنگدانم واتە لە پێش شارەوانی شاری ئایندۆڤنم کە شارێکە لە شارە گەورەکانی هۆڵندا لە ئێستادا هاوڵاتیان ڕویان تێ کردووە دەنگەدەن بۆ پەرلەمانی هۆڵندا. من لە ماوەی ڕابردوودا باسی ئەوەشم کردووە کە چەند پارتێک ڕکابەری بەدەستێنانی زۆرترین کورسی دەکەن بۆ ئەوەی بتوانن حکوومەت پێک بێن و هەروەها چەند کوردێکیش بە هەمان شێوە لەم دەنگدانەدا لەم هەڵبژاردنەدا خۆیان کاندید کردووە و ڕکابەریەوە دەکەن کە زۆرترین کورسی بەدەستبێنن یاخود بۆنە بچنە پەرلەمان و کورسێکی نێو پەرلەمان بەدەستبێنن. بۆیە من دەمەوێت باسەوە بکەم کە لە ئێستادا بەدەر لەو زانیاریانەی کە لە ماوەی ڕابردوودا بە ئێنارتی و بە بینەرانی ئێنارتیم ڕاگەاندووە لە ئێستادا دوو هاوڵاتی کوردم لەگەڵایە ئەلێرە ئەیان دوێنم بە پرسیاری ئەوان یەکەم بزانم لەسەر چی بنەمایەک دەنگیاندا و هەروەها دەنگدانەکە چۆن بەڕێوە چووە تا چەند ڕێکارەکانی کۆرۆنا ڕێنمایەکانی کۆرۆنا ڕەچاو کراوە. بڵێ بەڕێز ئەگەر بێتە پێشەوە سڵاوت لێبێ من دەمەوێت لە سەرتادا پرسیاریەوە لێ بکەم پرسیارەوە ناکەم دەنگت بە چی پارتێک داوە بەڵام پرسیاری ئەوەت لێ یەکەم کە لەسەر چی بنەمایەک دەنگتدا بەو پارتێک کە دڵخوازی خۆتە. بەڵێ پێشێکی سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم سپاسی بەڕێزش دەکەم. ئێمە لەسەر ئەساسیەوە هاتینەتە دەنگان لێرە هاوڵاتی کە هێتە دەنگان حەق و مافی خۆی داواکات و ئەو پارتی کە دەنگی پێیات چاوەڕێکا کە لە مستەقبەلا حەقی بستێنێ ئەگەر بۆ نمونە ئێمە لاجین لەم وڵاتە هەوڵێن زیاتر دەنگبین بە لاجیەکان ئەو کەسانەی کە کوردن عەرەبن فارسن هەچ قەومێکیشکن لەبەرەوەی کە خۆشیان لەم وڵاتە لاجین هەوڵ بەم توانە مافەکان ئێمە بستێنن بۆ کەسانەی کە لە دوای ئێمەیان بۆ نمونە ئێمە مناڵمانیان کە سوکارمان کە لەم وڵاتەیە بتوانن بە ئاسانی ئەو مافانەی کە خۆیان هەیە بەدەستی بێنن یا ئەو شتانەی کە چاوەڕێیەکەن لە مستەقبەلا کە ئەو پەرلەمانتارە کە ئێمە دەنگی پێین ئێمەش حەزەکەین وەکو ئەو داواکاریانەی کە هەمانە بەرامبەریان توانن بۆمان جێبەجێکەن. پێت وایە لە ماوەی ڕابردوودا کە ئەمە چەندین دەنگدانە تۆ دەنگداوە چەندین هەڵبژاردنە دەنگداوە بە کەسانی دڵخوازی خۆت داواکاریەکانی تۆی جێبەجێ کردبێ؟ بەڕاستی پێشووتر لاجێ زۆر کەم بوو لە پەرلەمانە بەڵام ئێمە هەوڵمانەیە دەنگ بین بەو کەسەی کە بتوانێ زیاتر پشتگیری لاجەیەکە ئەو کاتە پارتە هۆڵندیەکان هەبوون ئێمە زیاتر هەوڵمانەیە دەنگ بین بەوانەی کە زیاتر حەق و مافی ماسێنێ بەڵام ئێستا هەوڵەین کە ئەوان کە دەنگیان پێبین زیاتر وەکو بڵێ یارمەتیمان بن یان لە مستەقبەلا چاوەڕێکن جارێککە وەکو بڵێ زۆر باشە. پێت وایە داخوازەکانی تۆ جێبەجێ کرابێ لە ماوەی ڕابردوودا دەنگت بۆ پارتانە داوای خۆت هەرچی لایەنێک بێ دەنگت پێدابێ ئەگە هۆڵندی بێ ئەگەرە کەسانی بۆ نەپەنابەری بوو بێتنیش. بەڵێ بەتەکیت هەنێک داخوازی کە بووە و خەڵەکەی بووە جێبەجێ کراوە بەڵام هەموو پارتێک کەم و کوڕێکی خۆی هەیە لەواچێ لە پێش دەنگانە هەنێ بۆ عەدبات هەنێ سیفەتی پەرلەمانتار وایە کە لە پێش دەنگانە ڕیکلامە بۆ خۆیەکە من واکەم واکەم بەڵام لێرە ئەبرێتە پەرلەمانتار ئەبرێتە پەرلەمان و محاسبە کرێ ئەگەر شتێک جێبەجێ نەکات وای لێکەن یاوەتا واز ئیشەکەی خۆی بێنێ بۆ کەسێکی شای بەجێ بێڵێ یاوەتا ئەبێ ماف و داخوازی خەڵک بەجێ بێنێ من نەتوانم بڵێم پەرلەمانی ئەتوانێت لە سای هەشتای داخوازی خەڵک جێبەجێ بکات. زۆر باشە تا چەند ڕەچاوی ڕێنمایەکانی تەندروستی و دژ بە کۆرۆنا کراوە کە ئێستا دەنگداندا؟ بەڵێ بە تایبەتی بەڕاستی ڕەچاوی کۆرۆنا کراوە لە هەموو شوێنێک ئەبێت پشتە ژوورێ ماسک بەسیت و ئەبێت دەست تاقیم کەیت ئەنجا بتوانانی بە قەڵەمی تایبەتی خۆت دەنگ بیت و ئەو قەڵەمە لەگە خۆتا بەری بە تاکید ڕێنمایی کۆرۆنا بە هەموو شێوەیە کراوە و ئەمە سێ ڕۆژە لە هۆڵندا دەنگانە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ تایبەت کرا بوو بۆ کەسانەی پەکەوتنی ئەو کەسانی کە تایبەتی پێویستیانێ بچن دەنگ بن ئەمڕۆ ئاخر ڕۆژی دەنگانە زیاتر ئەو کەسانی کە گەنجن و یان ئەتوانن بە پێی خۆیان بچن بۆ دەنگان ئەسنە ژووری هۆڵی دەنگان و دەنگانی خۆیانێن و ڕێنمایی کۆرۆنا بە تایبەتی لە سایاسا جێبەجێ کراوە لێرە و دەستخۆشیان لێکە بەڕاستیکان ڕۆسەکە چۆن بەڕێوەچوو تا چەند پێت وایە بە شەفافانە ئەڕوا بەڕێوەچووکە لە وڵاتی خۆمانە هەمیشە پارتە دۆڕاوەکان یاخود بۆنە پارتێکە کورسی کەمەێنێ باسیەوەکەن کە ساختەکاری تێداکراوە پێت وایە لێرش ساختەکاری بەڕێوە بچێت لە بەڵێ ئازاد سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریە